خۆشەویستان، مردن لێکترازانێکی کاتیە بۆ ئینسانی ئیماندار. بۆ کەسانی کە ئیماندارن لێکترازانێکی کاتیە و جیابوونەوەیکی کاتیە. بە هەندێ خۆشەویستی خۆت دەگەی، هەندێ ئازیزی خۆت لە هەندێکیشی جیا دەبیتەوە. ئەوەی کە لە دنیادایە بەجێی دەهێڵی لە خۆشەویستان و ئازیزانت، ئەوەشی کە مردووە لە پێشتۆوە بەوان دەگەیت و بەوان شاد دەبیتەوە. ئەوانەمان باوکمان مردووە، دایکمان مردووە، براو خوشک و مناڵمان مردووە. ئایا ئێمە تا مەزڕۆی بینین ئەوان نین؟ بێگومان بەڵێ. دڵنیابە لە دوای مردن پێیان دەگەی، پێیان شاد ئەبیتەوە. چەندێ خۆشە بڵێ باوەگیان ئەمە تۆی، دایەکیان کوڕەکەم، کچەکەم، براکەم، خوشکەکەم، خێزانەکەم، مێردەکەم، هاوڕێکەم، ئەمە تۆی، بە یەک شاد ببنەوە لە دوای مردن. ئەوە دڵنیابە لەوە لە دوای مردن بە کەسانێک شاد ئەبیتەوە کە تا مەزڕۆی بینین یانی. و ئەمانشی کە زیندون ئەوانش هەردێن بۆ لای ئەوان، چونکە هەمومان دەبێ بمرین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری هاتووە، فەرمی جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ هەموو ساڵێک یەک جار ئەهات بۆ خزمەتم قورئانی پێ دەورە کردمەوە، هەموو قورئانی پێ ئەوتمەوە، هەموو ساڵێک دەورەیەکی بە پێغەمبەری خوا دەکرد صلی الله علیه وسلم. بەڵام ئەم ساڵ دوو جار دەورەی قورئانی پێم کردەوە، بۆیە وا ئەبینم کە مردنم نزیک بۆتەوە، مردنم نزیکە. ئەو ساڵە وفاتی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بە فاتیمەی کچی خۆی فەرموو ڕەزای خوای لێ بێ، فەرمووی ئەی فاتیمە، وإنك أول أهل بيتي لحاقا به فبكت. فەرمووی ئەی فاتیمە، من ئەم ساڵ ظاهیرەن دەمرم، چونکە ئەم ساڵ جوبرەئیل دوو جار هاتۆ بۆ لام بە پێچەوانەی ساڵەکانی ترەوە. بەڵام ئەی کچەکەم، ئەی جگەرگۆشەکەم، ئەوەت با پێ بڵێم، یەکەم کەسێک لە کەسوکاری من کە بە من دەکات لە دوای مردنم تۆی. لە دوای مردنم کێ بە من دەگا؟ یەکەم کەس تۆ. کەواتە ئەگەر تۆ ئاگادار بە کاتێک کەسێکت دەمرێ، ئەو کەسێک کە بە دوایە دەمرێت، ئەگەر هەردووکیان بەهەشتی بن، ئەوە یەکەم کەسە پێی گەشتووە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم، خەم مەخۆ، هەر ئەوەندەی کە من دەمن و دوای ماوەیەک، دوای چەند ساڵێک تۆش بە من دەگەی، واتە جیابوونەوەکەمان جیابوونەوەیکی کاتیە. بۆیە فاتیمە ڕەزای خوا لێ بێ دەستی کرد بە گریان، دەستی کرد بە گریان، چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم لە دوای مردنم بە من دەگەیت، چونکە فەرمی دەمرم و وەفات دەکەم. بەڕاستی کارەساتێک قورسە مردنی دایک و باوک، مردنی مناڵ و ئەمانە کارەساتێکی زۆر قورسە، سەبری دەوێ، خوا سەبرت پێ بەخشێ. بۆیە خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم بە من دەگەیت. کەواتە ئیمانداران لە دوای مردنیان بە یەک دەگەن، باوکت مردووە ئەی فاتیمە، باوکت مردووە صلی الله علیه وسلم، دڵنیا بە دوای چەند ساڵێک دەگەی بە باوکی خۆت. خوایگیان ئێمەش بە باوک و دایک و برا و خوشک و کەسوکار و مناڵەکانمان کە مردوونە شاد بکە یا رب العالمین.